ئەگەرچی خۆپیشاندانەکانی خەڵکی کوردستان لە پێناو یەک ئامانجە ئەویش باشکردنی گوزەرانی هاوڵاتیانە لەلایەن حکوومەتەوە، بەڵام خۆپیشاندانەکان و کاردانەوەکانی لە شاری هەولێر جیاوازیەکی زۆری هەیە بە بەراورد لەگەڵ سنووری پارێزگای سلێمانی. لە هەولێر خۆپیشاندانەکان ڕوبەڕووی زۆرترین سوکایەتی و لێدان و گرتن دەبنەوە، لە دوایین خۆپیشاندانەکانیشدا ژمارەیەک لە خۆپیشاندەر ڕوبەڕووی سزابوونەوە و لە ناویشیاندا عەباس محەممەد سەرۆکی لیستی خزمەت لە پشکی کۆمەڵی ئیسلامی دوور لە هەموو یاسا و بەها مرۆڤایەتیەکان دەستگیر کرا. ئیدانی هەموو کارانەکەم چونکە و کەسانی هاتوونەتە خۆپیشاندانەکانی تر ئەگەر کەسێکی ئەندام ئەنجومەن بێ یان کەسێکی ئاسایی بێ یان مامۆستای بێ یان فەرمانبەرەکە هەموو بۆ مافی خۆی هاتووە، هەمووی هاتووەکەوە مافی خۆی کە لە وەرگرتنەوەی موچەکەیتی بەبێ پاشەکەوت، هیچ زاوایەکی تری نەبووە، هیچ چەکێکیان پێ نەبووە، هیچ کارێکی تونند و تیژان ئەنجام نەداوە تاکو بەو شێوەیە وەڵام بدرێنەوە. لەبەرەوە ئیدانەی هەموو ئەو کارە ناڕەوانەکەنکەوە کراوتە سەر هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان. سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە پشکی کۆمەڵکە ئەمڕۆکە دەستگیر کراوە لە ڕووی یاساییەوە حەسانەی قانونی هەیەەوە بۆ هیچ هێزێک نێکەوە دەستگیری بکە. بەداخەوە ینی ئەرچی ئەنجومەنی پارێزگایە کە چاودێر بێت بە سەردەسەڵاتی ئەمنی لە سنووری پارێزگای هەولێر، نەک ئەندامی ئەنجومەن کە هەڵبژێردراوی خەڵکە لەلایەن هێزی ئەمنیەوە دەستگیر بکرێت و دەبێت ئەنجومەنی پارێزگا هەڵوێستی ڕوونی هەبێت و ئیدانەی ئەم کارە بکات وەک چۆن لە ڕابردوو بۆ هەر پرسێکی بچووک کە ئیدانەی کردو ئەمە پرسێکی گەورەیە کە ئەندامی ئەنجومەن هەڵبژێردراوی خەڵکە دەژیر بکرێت و چاوەڕێی ئەومان نەدەکرێت ئەنجومەن بەم شێوازە لاوازە ئیدانەی بکات دەبایە بەجددی لەسەر خەت بایە بۆ ئازادکردنی ئەم بەڕێزەمان. ئەوانەی دەڕژێنە سەر شەقامەکان زۆربەی چین و توێژە جیاوازەکانی تێدایە، بەڵام بە شێوەیەکی بەرچاو چینی مامۆستایان و پزیشکان و ئەندامانی پەرلەمانیش دەبیندرێن کە هیچ کام لەو توێژانە غیرەی ئەوە ناکەن کارێکی گێرە شێوێنی ئەنجام بدەن، بەڵام ترسی دەسەڵات لە ڕوخانی وای کردووە هەموو سنوورە یاساییەکانی ببەزێنێت. ئێمە ئەمڕۆ وەکو چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا لە نزیکەوە بەشدار بووین لە خۆپیشاندانەکە، بەداخەوە بینیمان بە بەرچاوی ئێمە هێزەکانی هەولێر هێرش دەکەنە سەر مامۆستایان، هێرش دەکەنە سەر موچەخۆران، بۆیە ئێمە هەوڵماندا لە نزیکەوە بچین ئەم موچەخۆر و مامۆستایانە لە ژێر دەسەڵاتی هێزە ئەمنیەکان دەربهێنین، بەڵام بەداخەوە هێزە ئەمنیەکان بەبێ ڕەچاوکردنی یاسا و ڕێساکان زیاتر لە 2 ساڵە فەرمانبەرانی حکوومەت لەسەر شێوازی سیستەمی پاشەکەوت موچە وەردەگرن کە ئەمەش کاریگەری تەواوی کردوتە سەرخراپبوونی بژێوی ژیانیان و کێشە کۆمەڵایەتیەکانیش بەم هۆیەوە زیادیان کردووە. لە ئێستاشدا هاوڵاتیان سوورن لەسەر گەڕانەوەی مافەکانیان و بۆ ئەو مەبەستەش خۆپیشاندانەکان زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستانی گرتوتەوە و چاوەڕوان دەکرێت حکوومەت ناچار بکەن گۆڕانکاری لە بڕیارەکانیدا بکات. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.